لێرەوە موشەکەکان ئاراستەی هەولێر کران. شوێنەواری هەڵدانی موشەکەکان دەری دەخات زیاتر لە 14 موشک ئاراستەی هەولێر کراون. جگە لە زیانی گیانی زیانە مادیەکانیشی زۆرن. کەوتنی چەند موشکێک بەرفڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و چەند گەڕەکێکی شاری هەولێر کاردانەوەی توندی کۆمەڵگەی نێودەوڵەتی و ناوخۆی عراقی و هەرێمی کوردستانی لێکەوتەوە. سەرجەم لایەنە سیاسیەکان ئیدانەی ئەو کردەوە تیرۆریسیە دەکەن. ئەوان تێکدانی دۆخی ئەمنی و ئاسایش یاریمی کوردستان و هەولێریان لا قبولکراو نییە. توندی ئەوە کارە ئیدانەتکەین و جێ قبولکردنی نینە. ناف ماڵە خۆڕێک بخین هەوڵ بدەین سنوورێکی بوو هەموو ئەو خەلکە دابنێن ئەو خەلکی کوچاوێتەوە هەرێما کوردستانی ڕانابن ئەو خەلکی کو هەوڵ دەن هێرشا بخنە سەر هەرێما کوردستانی پڕاستی ئەمە کو فراکسیۆنەیەکەتیان نیشتیمانیا کوردستانی بە توندی ئەوە کارە ئیدانەتکەین. لە ئاستی باڵای نێودەوڵەتی و جیهانی سەرکۆنەی ئەو هێرشە تیرۆریستیا کرا بە شێوەیەک هەرێک لە ئەمریکا، بەریتانیا، فەڕەنسا و ئەڵمانیا و چەند وڵاتێکی دیکە پشتیوانیان بۆ پاراستنی سەقامگیری و ئاسایشی هەولێر دەربڕی. لایەنە سیاسیەکان یاریمی کوردستان پێیان وایە لەو ئاستە باڵایی کە هاوخەمی و هاوڵوێستی نیشاندراوە ئەوە دەردەخات هەولێر هێڵی سوورە و لە هیچ گروپ و میلیشەیەک قبوڵ ناکرێت ئاسایش و ئارامی یاریمی کوردستان بخاتە مەترسیەوە. یەکڕیزی و یەکدەنگی لایەنە سیاسیەکانیش باشترین چەکە بۆ پاراستنی ئەمنی و ئاسایش یاریمی کوردستان. تاکە ڕێگا بۆ ئەوی بتوانین ڕوبەڕووی وەها ڕەفتارێک بۆستینەوە یەک و یەکگرتووی نێوماڵی کوردەوە کورد بتوانێت لە نێوماڵی خۆی تەبابێ و بتوانێت بە دەستێکی بەهێز بە ڕۆحێکی یەکتیمی و بەهێزەوە ڕوبەڕووی ئەم جۆرە عقلەتە بێتەوە کە لە ڕابردوودا میلەتەکەمان دەیان قوربانیدا و ئێستاش بەداخەوە جارێکی تر ئەمنێت و اقتصادی وڵاتەکەمان دەکرێتە ئامانج. بۆیە یەک و یەکگرتووی لە سەروی هەموو شتێکەوە دەبێت خلافە سیاسەکان خلافەکانی نێوماڵی کورد بەلاوەنین لە پێناو پاراستنی هەم قوارەی هەرێمەکەمان و هەم سەلامەتی گیانی هاونیشتیمانیانی هەرێمەکە. ئەو پشتیوانیە بەهێزەی وڵاتان دوای ڕووداوەکە ئەوەی دەرخست کە هەرێمی کوردستان پشتیوانی گەورەی نێودەوڵەتی هەیە و پاروێکی وە ئاسان نییە کە زۆرجار لەلایەن هێزە میلیشیاکان و خەڵکانێکەوە هەڕەشەی لێ بکرێت. لایەنە سیاسیەکانی کوردستانی ژەگەڕێزی بە باشترین شەک بۆ بەرگری لەو جۆرە هەوڵانە دەزانن. دوای ئەم هێرشانەش هاوڵاتیان و لایەنە سیاسیەکان ئەوەیان نیشاندا ئەم جۆرە هەوڵانە ڕەت دەکەنەوە و بە یەکدەنگی و یەکڕێزی بەسەر هەموو هەوڵێکی تێکدەرانە زاڵ دەبن. وشمان صادق کوردستان 24 هەولێر.